ئەمڕۆ ئێمە سەردانی شاری کەرکووکمان کرد بۆ کردنەوەی کتێبخانەیەک بە ناوی کتێبخانەی بابە گوڕگوڕ لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کەرکووک. بەگشتی ناوچەدا بڕێنراوەکان و بەگشتی کەرکووک خەڵکی ناوچەکە پێویستی بە هاوکاری و پشتیوانیە لە ڕووی نەفسیەوە ماندوون هیلاکن. ئەو بارودۆخەی هاتۆتە پێش بۆ ناوچەکە پێویستی بە پشتگیریکردن و پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستانە. لەو چوارچێوەدا حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاشەوە لە کابینەی نۆ بڕیاری دابوو کە پشتگیری و پشتیوانی ناوچە جێناکۆکەکان یان کەرکووکیەکان و دەوروبەری و شار و شارۆچکەکانی تری دووس خانەقین شەنگاڵ هەموو ئەو شوێنانە بکرێت کە دابڕاون لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو وەزارەتەکان ئەمە بە یەک جۆر و بە یەک شێوە هەموو وەزارەتەکان کە بڕیار بوو هەر کەس لە بواری خۆیان هەر کەس ئەو شتێک کە پەیوەندی بە وەزارەتەکەیەوە هەیە زیاتر ئیحتیمام و گرنگی بە ناوچەکە و بە شار و شارۆچکەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بدەن.